سرپا ام دلم عاشق و بینایم لبو دیداری سارداری مدینه. کاک جەمال سڵاو لێبێ لە خوێندنەوەی قەسیدەی مەولوودە ئەو هەست و سۆزە چی بوو لە دڵەوە ئەو شەعرانەتەوتەوە؟ بەخێر بێن سەر هەردوو چاوم ئەو شەعرانەی کە خوێندمانەوە لە ئەم مناسبە پیرۆزە هەر شتێک لێ دڵەوە دەرچێ ئەدا لە دڵ. بەڕاستی ئەوە تقریبەن چەند ساڵێک دوو-سێ ساڵێکە بێ لە مناسبەکانە پێشتری ساڵانێکی زۆر لە تەکیە و لە شوێنان هەر قەسیدەمان وتەوە هەموو شەوانێکی جمعە لە تەکیە ذکرمان هەیە، بەڵام لە مناسبەکانە تقریبەن 3 ساڵ 4 ساڵێکە بێ بەشداری ئەەکەین بە چەند قەسیدە و مناجاتێک. هەر قەسیدە و مناجاتێک و هەر شعرێک هەر شتێک بۆ خوا بێ لە دڵەوە دەرچێ ئەدا لە دڵ. ئیتر ئەوەی شوەکارەکەیتی ئینشاء الله بە دڵا وترێ بۆیە تەسیرەکە. و ئەحساسە چییە؟ واللهی ئەو ئەحساسە کە وەختێک ئەو قەسیدە ئەو شتانە وترێ ئەو کەسەی کە قەسیدەکە ئەڵێتوە لەو مناسبایە لە ئەو شوێنە ئەحساسێکی وهای بۆ دروست ئەبێ ئەوەی کەوا دڵ ئەیڵێ ها ئەوەی کەوا دڵ ئەیڵێ ئەحساسێکی بۆ دروست ئەبێ ئیتر ڕەبتە بێ بە بارەگای خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو ئەحساسە ئەوە دروستەکە کە چۆن بڵێ بەرەکەت ڕابکێشێ. ئەگەر وە دڵ شتەکە بوترێ بۆ خوا بێ نیەتە بۆ خوا بێ مادە شتی تێ نەکەوێت و نەکەوێتە بین بۆ خوا و ئەگەێتە شوێنی خۆی. جگەلەوەی باس لەوە کرد کە چەند ساڵێکە دەرکەوتووی خۆت لە تمەنی چەند ساڵی یعنی بەشداری ئەو یادی مەولوود دەکەیتەوە قەسیداڵیتەوە؟ وەڵا وەکو بەشداری مناو بوومە بەخوا و حاڵفام گرتە لە تەکیەی ماڵ حاجی شێخ حەسەن چرچەقڵا دراوسین و ساڵەهای ساڵیشە ئێمە حسابکە ماڵی باوە گەورەمانە ئەوە لەو تەکیا گەورە بووینە لەوێ بەشداریمان کردە لە چەندەها مناسبە و مەولوودنامە و شەوانی جمعە و ئەوانە مناڵ بوومەوە بیرم نایە یعنی باسە گێڕنەوە چەند جار لە تەکیا ئەوەنە مناڵ بوومە خۆم لێکەوتۆ پشتمدا دیوارەخەوە جەنابی شێخ حاجی شێخ حەسەن خوای گەورە دەرەجاتی عالی کە و لێرازیە چەند جار فەرموویەتی تۆ هەڵی مەسێنن زۆر جوان خەوتەوە بە هەروە بخەوێ تا خۆی خەبەرێ بێتەوە. لە قەزیە بەشداریکردن و تێکەڵایبوونی ئەم وەزعا لە مناڵیەوە من خۆمەوە بیرم نایە ئاوا مناڵ بوومە. ئەو کاتیش قەسیدە و شعر و شتەوە دیاتەنها بەشداری نەوەڵا بەس تەنیا بەشداری و لەبەرەوە مناڵم فەهمم نەبوو ئیتر کە پێگەیشتین و شتەکان تێگەیشتین و دوای ئەوە فێری شتەکان بووین فێری شعر بووین لە شاعیرە گەورەکان و کتێب و دیوان و شتیان هەیە لە ئەوانە شعرمان دەرکردو و لە مناسبەتەکانە یا لە شەوانی جمعە خوێندمانەوە لە تەکیا. خۆتی شتێکە نووسی بۆ مەولوود تەنها شعری شاعیرانە خوێنیتەوە؟ وەڵڵاهی هەمە شعرم زۆرە خۆم بۆ مەولود بەس بەردەست نییە ئیسا شتیا لە کتێبە داخڵ موبایلەکەم نەکردەوە شعری شاعیران زیاترە خوێنینەوە جارجارێ شعری خۆشمی ئەکەوێتە سەربەستر زیاتر لە سەر شعری شاعیران ئەڕۆم زۆر حەزم لە شعرەکانی شاعیری گەورە بێخودە نالیە مەحوێ گشتیان بەعام بەس لە ناو هەموویانە ئەو شعرانەی کە من هەڵم ژاردووە زۆربەی زۆری هی بێخودە زۆر خۆشەوەلامەوە هەمویان خۆشن بەستر ئەوەی کە خۆم پێم خۆشە چۆن بڵێ لە تەکس دەنگ و تەرتیباتمان ئەگونجێ زیاتر شعرەکانی نالیە کاغ ئەحمەدی موفتیزادە زۆرن شاعیرەکان ناوترێ سەلەیرا. بۆ دەنگ و ئەحساسە تایبەتی خۆت شتێکمان پێشکەشەکەی؟ وەڵا سەراپا ئەم دڵم عەشق و ئەوێنە پێم وایە کاغ ئەحمەدی موفتیزادەیە ئەم شعرە ئینشاء الله لە خزمەتتانەوە چەند دەڕێکی خوێنم. سەراپا ئەم دڵم عەشق و ئەوێنە سەراپا ئەم دڵم عەشق و ئەوێنە لەبۆ دیداری سارداری مەدینە لەبۆ دیداری سارداری مەدینە.